وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. تێڕوانینی ئاینی پڕبەرەکەتی ئیسلام بۆ ئەم مرۆڤە، بۆ ئەم دروستکراوەی خوای پەروەردگار کەوا ئاوەدانکردنەوەی سەرزەوی پێسپێردراوە لە جیهاندا، لە کۆن و لە نوێدا، و لەمەوە دوای بیر و باوەڕانێک دروست دەبن، یان ئاینێکی دەستکاری کراو هەن، یان بیر و باوەڕی دەستکردی مرۆڤ هەن، هەر یەکەیان تێڕوانینێکی بۆ مرۆڤ هەیە. بەڵام ڕێگا ڕاستەکە ئەو ئەسسیڕاتە المستەقیمەی کە ئەلحەمدولله خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی هیدایەتی ئێمەی بۆ داوە کە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامە، ئەمە تێڕوانینیەتی بۆ مرۆڤ کە لە وتارەدا دەم زنجیرە باسی یادخستنەوەدا یادی خۆم و ئێوەی بەڕێزی دەخەمەوە. لە دیدی ئیسلامدا مرۆڤ فریشتە نییە، تووشی هەڵە دەبێ، تووشی گوناه دەبێ، تووشی تاوان دەبێ. لەوانەکانی ڕابردوودا بۆم باسکردن، هەڵە ئەوەیە کارێک کە تۆ دەزانی قەدەغە کراوە، بەڵام فەنەسیە وەلەم نەجید لەه عەزمە، وەکو باوە ئادەممان دەبیرمان دەچێتەوە. ڕۆژگاری سەرقاڵکەر، ماندووبوون، تێکۆشان وال لێ دەکا، هەڵە دەکەی کە لەبیرت چۆتەوە ئەم کارە هەڵە بوو، دەبوو نەتکردایە، خۆت زوو بە ئاگادەیتەوە وازی لێ دێنی. گوناه ئەوەیە لە بینی کارەکە بێ شەرعیە، بەڵام لە بینی خۆت و خوادایە، زەرەری بە مرۆڤێک نەگەیاندووە. تاوان ئەوەیە کە قەدەغە کراوەکە لە شەریعەدا قەدەغە کراوە، و کاتێک کە تۆ ئەنجامی دەدەیت جگە لەوەی سنوورەکەی خوای پەروەردگارت شکاندووە، زەرەریشت لە مرۆڤێکی ترداوە، مافی کەسێکی ترت پێشێل کردووە. بۆیە لە دیدی ئیسلامەوە دەکرێت مرۆڤ هەڵە بکە، گوناه بکە، تووشی تاوانیش ببێ پەنا بە خوای پەروەردگار. هەموو تاوانە گەورەکان کە حەد و قیساس و ئەوانیان بۆ دانراوە لە ئاینی ئیسلامدا، بۆ چێ دانراون؟ بۆ مرۆڤی موسڵمان دانراون، و بۆ تێگڕای مرۆڤەکان دانراون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ كل ابن آدم خطاء وخير الخطائين التوابون. هەرچی نەوەی ئەو ئادەمە بێ ئیلا تووشی هەڵە دەبێ، باشترینی هەڵەکاران ئەوانن کە تۆبەکارن. پەروەردگار دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. با لەسەر وشە بەوشەی ئەم ئاەتە پڕبەرەکەتە موژدە بەخشە بوەستین. قل ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بە مرۆڤایەتی ڕابگەێنە، بە مسڵمانان ڕابگەێنە، بە بەندەکانم ڕابگەێنە. ئەمە دید و تێڕوانینی خوای پەروەردگارە بۆ مرۆڤەکان، ئەمە دید و تێڕوانینی ئیسلامی شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی. یا عیبادی الذین ئەسرفوا، بە زمان منەوە پێیان بڵێ ئەی خۆشەویستم، ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بڵێ هۆ ئەی ئەو بەندانەی کەوا تەجاوزتان کردە سەر نەفسی خۆتان، ئەی ئەو کەسانەی کەوا زیادەڕەویتان کرد لە سنوورەکان دەرچوون، بەڵام دەفەرمێ ئەی ئەو کەسانە نە، یا عیبادی، سەیری وشەکانی قورئان کەن. ئەمە پەیامی خوایە لە ڕێی جوبریلەوە هاتووە بۆ محەممەدی ئەمین بە ئەمانەتەوە بە من و بە تۆی وتووە. ئەی ئەو کەسەی کەوا تووشی هەڵە بووی، ئەی ئەو کەسەی تووشی گوناه بووی، ئەی ئەو کەسەی تووشی تاوان بووی، مادام دەزانی هەڵەت کردووە، مادام داندەنی بە هەڵەی خۆتدا، مادام وەکو شەیطان تاوانەکە ناخەیتە پاڵخوا بڵێ بیما ئەغوەیتەنی، خوایە تۆ گومڕات کردم، تۆ پێت کردم، دەبوایە هەر بیکەم. نەخێر، مادام داندەنی بە هەڵەی خۆتدا، تۆ بەڕێزی لای خوا. بۆیە خوا بە عیبادی ناوت دێنێ. یادی خۆم و ئێوەی دەخەمەوە، دوو زاراوە هەن لە قورئاندا بۆ بەندەکان. عەبید بۆ بەندە خراپەکانن، وما ربك بظلام للعبید. عەبید ئەوانن کە بەڕاستی دوور کەوتونەوە بە تەواوەتی لە خوای پەروەردگار. بەڵام عیباد ئەو کەسانن کە خوا خۆشی دەون. سبحان الذي أسرى بعبده عبدا من عبادنا نعم العبد. بۆ پێغەمبەران، بۆ ساڵحان، بۆ پێغەمبەری آخری زەمان صلی الله عليه وسلم ئەمە بەکار هاتووە. ئەی ئەو کەسەی کە هێشتا خۆشم دەوی، هەرچەند هەڵەکاری، گوناهباری، تاوانباری خۆشم دەوی،
أسرفوا على أنفسهم پەیامەکە چییە؟ لا تقنطوا من رحمة الله، ناومێد نەبن لە ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوای پەروەردگار. والله ئەمە پەیامی ئیسلامە، ئەمە پەیامی مەلایەکە کە لە مینبەرە وتار بۆ خەڵک دەدا، کە لە ڕەمەزانانە وتار بۆ خەڵک دەخوێنێتەوە، کە ئامۆژگاری خەڵک دەکا، ئاوا بە خەڵکی دەڵێ ئەی ئەو گونەهبار و تاوانکار و هەڵەکارەی کەوا داندەنی بە گوناهی خۆتەوە، دەڵێ خوایە گیان خەتام کرد، سنوورەکانم شکاند، واللهی خەتا لە نەفسی خۆمەوە بوو، من خۆم تێدا چووم، خۆم سنوور بەزێنم، خوا داوای لێخۆشبوونت لێ دەکەم. ئەڵێ هەرگیز ناومێد مەبە لە ڕەحمەتی خوا. لا تقنطوا من رحمة الله. جا سەیری وردیەکانی قورئان کەن. عەرزم کردن و هەموو جار دووبارەی دەکەمەوە بۆ بەڕێستان ئێوەی ئازیزان و خۆشەویستان، وردیەکانی قورئان لەوەدایە هەر وشەیەک لابێ وشەیەش کە بخەیە شوێنەکەی نابێ. تەماشاکەن، نافەرمێ لا تقنطوا من مغفرة الله، والله من و تۆ بمان نووسایە، ئەدیبێک بینووسایە، شاعیرێک بینووسایە، ئاوای دەنووسی. ئەو کەسەی کەوا گونەهباری، تاوانکاری، خەتاکاری کە تۆبەت کردووە، لا تقنطوا من مغفرة الله، دەبوو ئاوا بنووسرایە. ناومێد مەبە لە لێخۆشبوونی خوا، کەچی خوا باسی لێخۆشبوونەکە ناکە. دەفەرمێت لا تقنطوا من رحمة الله، ناومێد نەبی لە ڕەحمەت و سۆز و میهرەبانی بێسنووری خوای پەروەردگار. یعنی ئەماتە پێمان دەڵێ کە تۆ تۆبەت کرد، دانت بە گوناهەکەت دانا، لێی دوورکەوتیەوە وازت هێنا، یەقینت هەبێ خوا لە گوناهەکەت خۆش بووە، و یەقینت هەبێ جگە لە لێخۆشبوونەکە ڕەحمیشت پێ دەکات. دەی خۆ دوعای ئەمارەوەی خوایە ڕەحممان پێ بکەیت. إن الله يغفر الذنوب جميعا. ئالێرەدا پرسیارێک دێتە مێشکی من و تۆ هەموو بەندەکانەوە، خوایە تۆ بڵێ ئەو گوناهەیە من کردومە، بەر ئەم ئاەتە بکەوێ، من بەر ئەم لێبوردنەی خوای پەروەردگار بکەوم و ببمە ڕیزی ئەو کەسانەی خوا نەکە لێم خۆش بێ، ڕەحمی خۆیشم بەسەرا بڕێژێ، ناومێدم نەکا لە ڕەحمەتی خۆی، گوناهەکان دەژمێری. خوای پەروەردگار دڵنیای کردینەوە إن الله سبحانه وتعالى بۆ خۆی، ئەمەی بە فریشتەیەک نەسپاردووە، بە پێغەمبەرێکی نەسپاردووە، يغفر الذنوب جميعا، بەردەوام لە گوناهی تۆ بەکاران خۆش دەبێت. کام گوناهانە؟ جەمیعا، هەر هەموویان، هەر گوناهێک بە مێشکی تۆدا دێ و مرۆڤ بیکە، ئیلە دەرگای تەوبەی لەسەردا ناخرێ، وە کە تەوبەی کرد خوا لێشی خۆش دەبێ، و بەویست و ڕەحمەتی خوای گەورە نەک لێ خۆش دەبێ، ڕەحمیشی پێ دەکا. جا ئینسان یەک زەڕە لە ڕەحمی خوای بەرکەوێ، ئیتر بەستێتی سەرفرازی دنیا و قیامەتە. وایە لە دیدی ئیسلامەوە بەڕێزان، تۆ بەکاران جێگای ڕێزن. بەداخەوە لە وڵاتی ئێمەدا هەندێک مسلمان هەیە، ئەگەر کەسێک جارێک گوناهێکی کردبێ لە دەستی ترازا بێ، 100 جار تەوبە بکە، هەر بە چاوی دوێنێ تەماشای دەکا. نەخێر لە دیدی ئیسلامەوە ئەبێ دەستخۆشی بکەین لەو خوشکە بەڕێزەی کە دوێنێ نیوەی لەشی بەدەرەوە بوو، دوێنێ لە فەیسبوک و ئەوانەدا خەریکی ڕیکلام و کاری نەشیاو بوو. سپاس بۆ خوای پەروەردگار، ئێستا لە عومرە دەیبینی، ئێستا باڵاپۆشە، نابێ وێنەکانی دوێنێ نیشان دەیتەوە، ئەبێ بە چاوی ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی و حرمەتەوە سەیریکەی. ئەو گەنجەی کەواوازی لە کافتریا و لە نادی و لە عەرەقخانە و لە نێرگەلەخانە هێناوە، ئێستا لە ڕیزی مزگەوتەکە لەم ڕەمەزانەیە دەیبینی، بەخوا ئەبێ بڕۆی تەوقەی گەرمی لەگەڵا بکەی، ئەم لاولای ماچکەی، بە خێرهاتنی بکەی، دەستخۆشی لێ بکەی، خۆشەویستی بۆ دەرببڕی، کارەکانی بۆ جێبەجێکەی. بۆیە هەر کاتێک عیب و کەم و کوڕی لە خەڵک بینی، مسلمانی بەڕێز دایپۆشە، باسی مەکە لای کەس. ئەمە مرۆڤە تووشی عیب و کەم و کوڕی دەبێت، تۆ دایپۆشە. بۆ دایپۆشی؟ ئیسلام دیدەکەی ئەوەیە، گوناهبارێکت بینی عیبەکەی داپۆشە، باسی کەم و کوڕی مەکە. چونکە یەک ئەگەر باست کرد و بڵاوت کردەوە، جا بەتایبەتی ئەمڕۆ بڵاوکردنەوەی عیب و عاری خەڵک هەر زۆر ئاسان بووە. کەسەکە پۆستێکی لەسەر دەکا، لە سەری دەنووسێ بە هەزاران خەڵک. جاران ئەگەر لە مەدیسێکا باست کردایە، لەوە ئەچێت 10 کەس لەو مەدیسەیە دانیشتایە، لە گوندەکەتە 30 ماڵ بوو، 40 ماڵ بوو، بڵێ 100 ماڵ بوو، لە دەچوویتە شارەدەیەکەوە، ئەچوویتە شارۆچکەیەکەوە، کاکە بڵێ 1000 ماڵ بوو. ئێستا لە ماوەی خولەکێک و 2 خولەک و 10 خولەکە 1000 کەس هەر لایکی بۆ دەکە، نازان بینەری هەر چەندە. ئەو چەند خەڵکی کرد لە گوناهەکەی تۆ دەگرێ، هەر یەکە کۆمنتی خۆی لەسەر دەدا. بەڵاوبوونەوەی پیسیەکە بۆنی بەسەر هەموواندا دەڕوا لەم سەردەمەدا. بۆیە ئاگادار بە
عیب و عارەکانی خەڵک باس مەکە بۆ باسی مەکە چونکە ئەم زەرەرانەی هەیە یەکەم زیاتر خراپی دەکەی کە کەسەکە بینی وا لە فەیسبووکە باس کراوە وا لە گوند و شار و شارۆچکەکەی خۆیان لە گەڕەکەکەی خۆیان ناوی بە خراپەکە ڕۆیشت و عیبەکەی ئاشکرا بوو گوناهەکەی ئاشکرا بوو ئەمجا دەزانێت کە خەڵک پیانزانیوە و تازە حەیای چووە خۆی بێمنەت دەبێت تازە تەواو هەر ئەوە تا حەیای تکە ئیتر تازە بێمنەت دەبێ و زیاتریشی دەکە دووەم خەڵکیش چاوی لێ دەکا گرفتەکە لەوەدایە کەسانێک پیان عیب بۆ ئەو گوناهە بکەن ئێستا دەزانوە خەڵکی کەش کردوێتی هەر شتەکە زۆری اعتیادی دەبێت دەیان خەڵکی کەش چاوی لێ دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی ئەبوو داود بە ژمارە فەرموودەی 4888 ڕیواەتی کردو دەفەرمێ إنك إن اتبعت عورات المسلمين أفسدتهم أو كدت أن تفسدهم هر وقتك تو إيشو كارد بو بقران بدو عيب عاري خلقا برواتان هبه هواها إيشو كاري بو تقران بدو عيب عاري خلقا أو كاتا تو لناود بر أو كاتا تو خرابت كرد تو خرابت كرد يعني نزيك خرابي بكي أو أميدي قرانوي هبو توبة كردني هبو بابونوي هبو واسياناني هبو خوي هستي بخوي كردبو بس کە تۆ بە هەموو خەڵکت ناساند و بڵاوت کردەوە بێمنەت دەبێ ئەمجا خەڵکی تریش چاوی لێ دەکە ئەم دەبێتە پێشەنگ قوتابی بۆ خۆی پەیدا دەکا ئەوە تۆ خراپت کرد ئەوە تاوانەکەی هەموو تۆ هەڵی دەگری ئای قوڕ بەسەر ئەو کەسەی ئیشی بۆ تا گەڕان بە دوی عیب و عاری ئەموو ئەوە و ترش و خوێی پێوە بکە و یەک بکە بە دە و بە هەزار و بە سەد هەزار و بە ملیۆن دووەم هەر کەسێک بە دوی عیب و عاری خەڵکا بگەڕێ بەڵاکەی ئەوەیە خۆی توش دەبێ من طلب عورة أخيه المسلم طلب الله عورته حتى يفضحه في بيته لمسند إمام أحمد فرمودكهاتوا هر كسيك طلبه بقره بس شوين عيب وعاري برا مسلمان كيدا جاب وردي السرنجي وشكاني فرمودك بدن أخيه المسلم برا أو براتا خلق لسبراكي خوي بكوش دادا أخيه المسلم هر كسيك شايتماني هنا وبلا إله إلا الله محمد رسول الله برايتو إلى إسلامتي دا ئەگەر ئافرەتە خوشکی تۆ لە ئیسلامەتیدا توخوا پێت خۆشە خوشکەکەت عیب و عارێکی هەبێ و خەڵک پێی بزانێ دە بەخوا هەموو کچ و ئافرەتانی موسڵمان دەبێ بەهی خۆت بزانی بە خوشک و دایکی خۆتیان بزانی لەسەر براکەت عەرزم کردی دیفاع دەکەی دەزانی گوناهی کردووە دیفاعی لێ دەکەی بەرگری لێ دەکەی سوێندی بۆ دەخۆی کەوانیە دەی بەخوا ئەو موسڵمانش کەوا ڕووی کردووە تە قیبلەی محەممەد صلی الله عليه وسلم لە مزگەوتا لەگەڵتایە بەرامبەر بە هەمان کەعبە نوێژ دەکا ئەویش ئەخیه المسلم ئەویش براتە بەڵام تۆ بەداخەوە دەچووی بە شوێن عیبی برا مسلمانەکە تا دەگەڕای واللهی هیوا هێوازی لە کافران هێناوە کافر و مشریک لە دەستی سەلامەتن لە زمانی سەلامەتن بەس زمانی لەسەر مسلمانانە دەگەڕێ بزانێت لەکوێ مسلمانێک بان خوازێک ئیسلام خوازێک ئەک بەڵکو هەڵەیەکی هەبێ ئیتر گەورەی دەکا بڵاوی دەکاتەوە قەول و قالی بۆ دێنێ ئەوە چێ گەورە بە چی تۆڵی لێ دەکاتەوە طلب الله عورته خوا کەسێکی بۆ نانێرێ ئابڕووی بەرێتەوە نەخوا خۆی بە شوێنیا دەگەڕێ حتى يفضحه في بيته کێشە دەکاتە ناو خێزانەکە و بنە ماڵەکەی خۆیەوە لە ناو ماڵەکەی خۆیدا ئابڕووی دەبە هیچ مصیبەتێک لەوە نیە تۆ لە ناو ماڵی خۆتە ئابڕوت بچێت کێشەکە دەخاتە ناو ماڵەکەی خۆیەوە خوا بۆ خۆی دیفاع لە مسلمانەکە دەکا بەڵام ئاگادار بین لە زنجیرە باسی یادخستنەوەدا یادی خۆم و ئێوەی دەخەمەوە تاوانکار کەسێکە تاوانکارە و دەیەوێت خەڵکی بێتاوان تووشکە دەیەوێت زەرەر لە کۆمەلگا بدا دەیەوێت خەڵکی تووشی زەرەرکە ئەوێت لەسەر گیرفان بڕینی خەڵک خۆی دەوڵەمەندکە لەسەر خوێنی خەڵک خۆی بژێنێ ئەوە تۆ نابێت دایپۆشی بۆی ئەبێ ئاشکرای بکەی لایەنی پەیوەندیداری پاراستنی ئەمن و ئەمانی وڵاتی لێ ئاگادارکەی لە قورئانە نمونەمان هەیە لە کۆشکی فیرعەوندا پیلانی کوشتنی سەیدنا موسا عەلەیهی سەلام دانرا بەڵام پیاوە مەردەکە کە لە مەجلیسەکەیە بوو گوێی لە باسەکە بوو یەکسەر خۆی گەیاندا موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ عەرزی کرد ئین المەلأ یەئتەمیڕونە بیکە لیەقتولوک فەخڕج ئینی لەکە من الناصحین بەڕاستی وەزیرەکان و کاربەدەستان و دام و دەستگاکانی ئەمنیەتی وڵات یەئتەمیڕونە بیکە کۆبوونەوە لە دژی تۆ لیەقتولوکە پیلانێکی ژەهراویان داناوە ئامانجیان لێت کوشتنتە نەک هەرگرتنت لیەقتولوک بڕیاریان داوە تۆ دەبێ بکوژرەی
فەخڕج ئینی لەکە منە الناسیحین وەیەتکار لێ دەکەم فەخڕج هەر ئێستا ئەم شاری میسر ئەم وڵاتی میسرە بەجێبێڵە دڵنیات دەکەم من زۆر دڵسۆزی تۆم. فخرج منها خائفا یەکسەر موسا بە قسەی کرد و شارەکەی بەجێهێشت هەڵوێستی مەردایەتی ئەو پیاوە حتا قیامەت بمێنێتەوە. دەی ئەم ئیسلام ناڵێ وەڵی تۆ لە مەجلیسێکا بووی ئەمانەتە با مەجلیسی فێرعەونیش بێ با مەجلیسی پاشایانی زاڵمی دەوری فێرعەون و ستەمکاران و خوێن ڕێژان بێ مادام تۆ لە مەجلیسەکەیە بووی دەبوو ئەم کارە داپۆشی حەقن نەبێ بەسەر خەڵکەوە نەخێر مادام تاوانەکە پەیوەستە بە بێتاوانێکەوە کە بە ناحەق خوێنی دەڕێژن ئەبێ خۆی بگەێنێ و ئاگاداریکەی. کەواتە لە دیدی ئیسلامەوە ئەم پەیامی ئاشتی خوازی ئیسلامە پێمان دەڵێ هەر وەختێک کەسێکت بینی تیرۆریستە گومانی لێکرا کە بەواقعەن خەریکی تەقینەوەیەکە تەقاندنەوەیەکە کاولکاریەکە لە بازارماندا لە شارماندا لە پردماندا لە ڕێگاوبانماندا لە ئۆتۆمبیلماندا هەروەها کەسانێکت بینی کە خەریکی خواردنی خراپ دەدەن بە خەڵک لە خواردنگەیەکایە لە مەطعەمێکایە لە کۆگایەکی خواردەمەنیدایە لە مارکێت و سۆپەرمارکێتێکایە شتەکانی بەسەر چووە و دەیەوێت تێکەڵاویان دەکات یەک دانەی خراپ دەکاتە پێنجی تازەوە کەسەکە جاریواسیانی هەڵگرتووە دوانی تەواون سەیری نەکردووە دانەکەی کەشی لەگەڵا دەڕوە تۆ هەستت پێکرد ئابێ بێدەنگبی نابێ بێدەنگبی. کەسێکت بینی کەوا مادە هۆشبەرەکان بڵاو دەکاتەوە کەسێکە گەنجان خەریکە ئالوودە دەکات مادەی هۆشبەر بڵاو دەکاتەوە نابێ بڵێ ئەو کێشەی من نییە تۆ خۆتی تێمەگەێنە و خۆ تووشی شەڕ مەکە بەڵام دەبێت دەستگای پەیوەندیدار بە ئەمن و ئاسایشی وڵاتەوە ئاگادارکەی کە ئەم کەسە خەریکە گەنجەکانمان تووشی مادەی هۆشبەر دەکات ئەم کەسە خواردنی ئەکسپایر و خراپ دەرخواردی خەڵک دەدا. ئێمە لەم کاتانەدا ئیسلام فێرمان دەکات نابێ بێدەنگ بین وەکو بەڵگە قورئانەکەی کەوا خستمانە ڕوو خوای پەروەردگار بە مەردایەتی باسی ئەو ئینسانی کردووە. یادی خۆم و ئێوەی دەخەمەوە یەک لە دیدی ئیسلامەوە کەسی خراپەکار بە تەنها نییە بەخواپەرستێکیان وت ئەو ژنە خراپە فەرمووی ئەگەر پیاوانی بێغیرەت و بێ ئابڕوو نەبن بە تەنها پێی ناکرێ. دوو زۆر مرۆڤی باش هەن کە ناخیان پڕە لە چاکە مسلمانان تکاتان لێ دەکەم بە وردی سەیری ئەم دێڕانە بکەن. زۆر مرۆڤی باش هەن کە ناخیان پڕە لە چاکە بەڵام سەختی ژیان دژواری ڕۆژگار هەژاری نادادوەری چەوساندنەوەی مرۆڤ شانی خوار کردوون تووشی خراپەی کردوون سەرنجام ڕۆژگارێک بوونە دز و ڕێگر و بەدڕەوشت. ئەوە کۆمەڵگا شەریکە لەگەڵیاندا ئەو کۆمەڵگایەی کەوا هەژاری خست کە ستەمی لێ کرد کە چەوساندیەوە کە دڵڕەقی کرد کە بێبەزەیی کرد ئاخری ئەم مرۆڤە لە سنوورەکان دەرچوو بوو بە کەسێکی دز و ڕێگەر و بەدڕەوشت. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بە یەکێک لە والیەکانی گوت بە کاربەدەستەکانی کە خۆی داینابوو بۆ حوکمڕانی موسڵمانان فەرمووی ماذا تفعل إذا جاءك بسارق أو ناهب هەڵوێستت چۆن دەبێ ئەوکو کاربەدەستێکی موسڵمان کە پەیامی ئیسلام جێبەجێ دەکەی بەسەر خەڵکدا. وتارەکەی ئێمە لەم زنجیرە باسیات خستنەوەی ئەم جارەدا باسی ئەوە بوو هەڵوێستی ئیسلام بەرامبەر بە مرۆڤەکان چۆنە. ئەم پرسیارەی کرد تاقی کردەوە تۆ حکومڕانی ئەم شارەی ئەم دەڤەرەی هەڵوێستت چی دەبێت کاتێک کەوا کابرایەکی دزیان هێنا بۆلات کە دزی لە خەڵک کردبوو کەسێکیان هێنا ڕێگری لە خەڵک کردبوو ماڵی خەڵکی داگیر کردبوو قال أقطع يده هەر یەکسەر بە بێسڵەمینەوەتی قوربان حکمی خوای بەسەرا جێبەجێ دەکەم من بۆیە حکومڕانم شەریعەت جێبەجێ دەکەم والله دەستی من لەمە چەکیەوە دەبڕم دەستی دەبڕم. ئیمامی عومەر فەرمووی إن جاءني من رعيتك من هو جائع أو عاطل فسأقطع يدك بەڵام بەخوا منیش ئەگەر یەک کەس لەو کەسانی کەوا هاوڵاتی ژێر دەسەڵات و سنووری جوگرافیایی تۆن بۆم بێنن جائع بێ برسی بێ بێکار بێ سوێند بەخوا منیش دەستی تۆ دەبڕم. یەک هاوڵاتی بمێنێتەوە لە برساندا دزی کردبێ لە بێکاریاندا تووشی دزی بوو بێ لە هەژاریاندا پەلاماری ماڵی خەڵکی دابێ و داگیری کردبێ سوێند بەخوا منیش دەستی تۆ دەبڕم ئەی کار بەدەستی وڵات. ئیشی ئێمە ئەوە قسە ئیمامی عومەرە ئەوە دیدی ئیسلامە بۆ مرۆڤ
فەرمووی ئیشی ئێمەی کاربەدەستی مسلمانان کە شەریعەت جێبەجێ دەکەین ئەمەیە، برسی تێرکەین، بێبەرک پۆشتەکەین، ونوفر لهم حرفتهم بێکار پیشەی بۆ دابینکەین. ئەمجا ئەم دێڕە جوانەی فەرموو إن هذه الأيدي ئەی کاربەدەست بزانە ئەم دەستانە خوای پەروەردگار دروستی کردوون خلقت لتعمل بۆی کار بکەن، فإن لم تجد في الطاعة عملا ئەگەر ئەم دەستەکە خوا دروستی کردووە دەست دەبێ هەر بجوڵێ، باوەڕکە دەست ناوەستێ، هەڵە دەست وەستانی بۆ نییە ئیلا ئەوەدا من دەست دەجوڵێنم، هەر لە قسەکردنیشان ناچارین دەست دەجوڵێنین، بەردەوام تۆ دەجوڵێ. ئەم دەستەکە خوا دروستی کردووە ئەگەر لە تاعەتە، لە چاکەدا، لە خێردا، لە کەسابەتدا، لە بەدەستهێنانی پارە و نانی حەڵاڵدا، لە ئاوەدانکردنەوەی سەر زەویدا بەکارت نەهێنا، التەمەست فی المەعصیەة ئەعمالا، ئەوە دەگەڕێ ئەوەندە کاری خراپ زۆرە. جا سەیری وردی وشەکەکەن، ئەعمال جەمعە، بۆ چاکە یەک کار هەیە، بەڵام کە ڕووی لە خراپە کرد ئەوە دەیان دەرگای خراپ کراوەتەوە. بەخوا ئەم دەستە دەبێت لە بەیانەوە کە هەستای مەشغوڵیکەی، ئەگە خێری پێ نەنووسی ئەو هەر دەنووسێ بدەچێتە سەر ئەو مۆبایلە ئەم پەنجەیە هەر ئاوا دەکا، یان خێری پێ دەنووسی یان دە شەڕی بۆ کراوەتەوە، دەرگای شەڕ هەر یەکجار زۆرە. ئەم دەستە یان سەری منداڵێکی هەتیوی پێدادێنی و دەست بە سەر مناڵێکی هەتیوا دێنی، یان دەست دەکەیتە سەر بە لە پیتکەیت فەنگێک و دەیان منداڵ ڕۆژی تا ئێوارە هەتی و دەخەی، یان مرۆڤێک ڕزگار دەکەی لە خنکان، لە سووتان، لە کوشتن، یان پاڵ بە کەسێکەوە دەینی دەیخەیتە ئاگرەوە. ئەم دەستە دەبێت کار بکە، ئیشغیلها بالطاعة، کاکە وەرە دەستەکەی کە تۆ کاربەدەستی مسلمانانی ئەم دەستە لە تاعەت و لە خێرا بەکاربێنە قبل أن تشغیلەکە بالمعصیەتی، پێش ئەوەی ئەو تۆ بەکاربێنێ بە تاوانەوە. ئەم دەستە دەبێت وریای بی. واللهی هەر یەکێک لە ئێمە وەکو تاک، وەکو خێزان، وەکو کۆمەڵگا، وەکو وڵات و حکومەت و میلەت دەبێت دەستەکانمان ئەوەندە دەرگای خێرمان بۆ کردنەوە مەشغوڵیان کەین بە خێرەوە. بڕواتان هەبێت کە مەشغوڵت نەکرد بە خێرەوە مەشغوڵی شەڕ دەبێت، ئیلا ئەم دەستە ڕاناوەستێ، یان شەڕ یان خێر. تۆ خێری بەنووسی بکە، دەرگای خێری بۆ بکەوە، با ئەو مەشغوڵت نەکا بە شەڕەوە. ئەوجا ئاسایش فریای ناکەوێت، پۆلیس فریان ناکەوێت، دادگا فریان ناکەوێت، شەڕ و هەرا و کوشتار و مەحامی و فڵان و گرتن و ئەوەتان زیندانەکانمان هاواریان لێ هەستاوە. ئەڵێن حکومەت ئەگەر لێبوردنێک دەرنەکات جێگانە ماوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. ئەوە چی؟ ئەو دەستانن کە لە خێرا خەریگرین تووشی ئەم شەڕە بوون. بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئەگەر کەسێک باسی کردین و عیب و عاری لێ دۆزینەوە، ڕەخنەی لێگرتین، ئەوە بزانە بە قازانجمانە، بە ئاگامان دێنێتەوە. ڕەخنەی بنیادنەر سپاسی دەوێت. والله من ئێستا وتارم پێشکەش کرد، کەسێک دوای ئەوە بێ بڵێ مامۆستا وەڵاهی فڵان شوێنە نەت پێکە ئەبێ بیخەمە سەرم، چونکە کاتێک کە دەبینی قەڵەمدار کە مناڵەکانمان بەکاری دێنن لاسیکێک کە ڕەشی دەکاتەوە لەسەر سەری دایناوە، لاسیکەکە لە سەری سەرەوەیە، ئەم کە هەڵی کرد لاسیکەکە ئەوە هەڵدەگەڕێتەوە بۆی ڕەش دەکاتەوە، ئەڵێ ئەم لاسیکە لەسەر سرم دەگرم. ئێمەش دەبێت ئەو کەسانە بخینە سەرمان، سەر دیدەی چاومان، کەوا هەڵەکانمان بنیادنەرانە بۆ ڕاز دەکەنەوە، ئاگادارمان دەکەنەوە، بە قازانجمانە. ئەگە کەس بە منەڵە هەڵەت کردووە لەسەر هەڵەکانم بەردەوام دەبم هەتا قیامەت. ئەگەر ڕەخنەکەی ڕوخێنەر بوو بە شێوازێکی ناشایستە نائەدەبی دەری بڕێ، ئەوە دڵنیا بە تۆ هەر قازانستە، چونکە حەزەر دەکەی. ئەزانی کەسێک هەیە لە پشتەوە بەردەوام چاودێری کارەکانتە و لەسەر هەلە بدڕوخێنێ، تۆ بە حەزەرەوە کار دەکەی، بە حەزەرەوە قسە دەکەی، خۆ دەپارێزی، هەر تۆ قازانجت کردووە. نیشانەی زیندویی و کارامەیی تۆشە، چونکە هەر کەسێ هیچ نەکا ڕەخنەی لێ ناژی. هیچ وتارێک مەدەبزانە کەس ڕەخنە لێ دەگرێت، هیچ کارێک مەکە لە کۆمەڵگادا بزانە کەس باست دەکا نەخێر، کەواتە تۆ زیندوی. ڕەخنەی ڕوخێنەرێک کە کابرا بە بوختان بۆت هەڵدەبەستێ، وەڵڵاهی تۆوانی واشن نەکردووە، واشن نەکردووە، بوختانت بۆ دەکاو، ڕەخدەیکا بە ڕەخنە. بوختان چییە؟ لە قاڵبی ڕەخنەگرا، ئەوە بزەیت پێدا بێتەوە، دوعای خێری بۆ بکە، نەسیحەتی بکە. یەکەم نەخۆشی دەرونی هەیە، دووەم حەسوودە و پێت ناگاتەوە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخشیشە پێمان دەڵێ ئەی مرۆڤەکان وریابن، هۆشیار بن، بە ئاگا وەرنەوە، بیرتان دەخاتەوە ئەم قورئانە. ئەم قورئانە هەرەوەنی بیخوێنیتەوە، دەرسی ژیانە. ئەگەر کەسێک تۆمەتی بۆ دروستکرا، لە ماڵەوە هێنایان، پۆلیس ئاسایش دەبەر چاوی تۆ دراوسێکەتیان برد، وەڵی پێشتر هیچ لێ نەبینیوە، تۆمەتێکیان بۆ هەڵبەزوتیان ئەمە دزی کردووە، ئەمە فڵان مادەی هۆشبەر لە ماڵەکەیدا گیراوە، بەڵام وەڵی تۆ بە کەسی چاکە زانیوە، چەند ساڵە دراوسێتە، هاوڕێتە، لە دایرەکە لەگەڵتا، لە فەرمانگەکە، لە شوێنی کارەکە لەگەڵتا، بەس چاکە لێبینیوە، فەقیری ماڵی خۆیەتی گیرا، یەکسەر تۆش
تەپڵی بۆ لێمەدا بڵێ وەڵڵا فڵان کەسیان گر کاکە لە خۆوە نییە بەخوا برا ئەم دوو کەڵە بێ ئاگر نییە نەخێر دەکرێ ئەمە پیلانێک بێ ئەمە ناحەزێک بێ ئەمە بوختانێک بێ بۆی هەڵبەسترا بەجارە تۆ پەلەمەکەەوە ئیشی تۆ نییە لە قورئانە نابینین کە بنیامین لەسەر دزی بە حیساب گیرە بنیامین برای یوسف ئابارەکە نام پشکنین کە تەماشایان کرد ئەو قاپەی کەوا دانەوێڵەکەی پاشای پێدە پێورە تەماشاکەن وا لە ناو بارەکەیدایە بە تێڕوانینی هەموو ئەو خەڵکانی کە لێبوون بنیامین دزە بەڵام بنیامین ئاگای لێ کە ئەمە پلانی یوسفی برایەتی بەڵام بەخوا دزی نەکردووە بۆیە دوایی چەند خەجاڵەت بوون براکانی کە زووتیان ئینە بنەکە سەرەخون باوکە کوڕەکە دزی کردووە نام و براکەشمان کەس لەگەڵ تاوان لەگەڵ کە توش بووی لەگەڵ نییە وتیان کوڕەکە دزی کردووە بەڵام دوای خەجاڵەت بوون بۆیان دەرکەوە بنیامینی پاک دز نییە ئەمە دید و تێڕوانینی ئەم ئیسلامەی ئێمەیە بۆ مرۆڤ جەتخوا لەمە جوانتر هەیە تخوا حەیف نییە مرۆڤ خۆی تووشی هیچ بەرنامەیەکی ترکە خۆی تەسلیمی هیچ بەرنامە و ئاینێکی ترکە جگە لە ئیسلامی پڕ ڕەحمەت و بەرەکەت بەخوا حەیفە هەر کەسێ غەیری ئەم ئیسلامە هەڵبژێرە بە بەرنامەی ژیانی و دید و تێڕوانینی بخاتە سەر مرۆڤایەتی زەردمەندەکە و خۆشی خەسیرە دنیا والآخرە دەبێ خوا لە زیانمەندانی دنیا و قیامەتمان پارێزێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه وذكر فإن الذكرى تنفع المؤمنين